کامێرای دەنگی ئەمریکا دەچێتە قەزای خانەقینی پارێزگای دیالە کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە هێزە عێراقیەکان بەسەر ئەو قەزایەدا باڵادەستن و هێزە کوردیەکان دەسەڵاتی قەزاکەیان لەدەست داوە، بەڵام هێشتا قەزاکە سیما کوردیەکەی لەدەست نەداوە و ئاڵای کوردستان لە زۆربەی شوێنەکانی ناو شار دەشەکێتەوە. نەخێر ئێمە لێرە شیعە سونە کورد هەموو براین لێرە و هەر بەسەرکەوتویش هەر ئەمێنینەوە لێرە و دەستمان لە ناو دەستێکا بۆ لە هەموو بۆنەوە ئاهەنگێکە و ئێستا لێرەشەوە پێتان ڕاگەێنم ئامادەکاریەکەین بۆ ڕۆژی ئاڵا بۆ هەفتەی 12 ئیشەڵا ڕۆژەکەمان بەسەرکەوتویش بەڕێواتێ. پێشتر هێزەکانی ئاسایشی کوردی ئەمنیەتی خانەقینیان لە ئەستۆدا بوو، ئێستا پۆلیسی عێراقی جێگەی گرتوونەتەوە. هێزەکانی ئاسایش لە ئێستادا تەنها لە دەوروبەری بارەگاکانی خۆیان و یەکێتی بوونیان هەیە، هەروەها دۆخی ناو قەزاکەش ئاساییە و هاوڵاتیان سەرقاڵی ئیشوکاری خۆیانن، بەڵام دانیشتوانە کوردەکەی قەزاکە لەگەڵ ئەم دۆخە نوێیەدا ڕانەهاتوون و نیگەرانن. وەڵا وەزع وەک ئەوەی نییە جاران بێت، جاران پێشمەرگە بێ ئاسایش بیشە شارەکە حەساو کە بێخاوەنە. هەر کەس ینی ملەتەکە عاجزە، ینی هەندێک لە خەڵکە هەیە نازام کەسێک بەوتان باسی کردێتە هەندێک لیان هەیە دەرچوون بەرەو ئەوروپا ڕۆین، هەندێکیش لەنیان بەرەو ئەربیل و سلێمانی ڕۆین. یانیسە ئەگەر بڕۆی سێرنا و گەڕەکان خانەقین بکەی نیوەی ماڵەکانی خالی بوو هەمووی دەرچوو. نییە بێژی مەسئلەی ئەوەیە تادیدەیانێ بەس وەزعەکە وە دڵیان نییە، تادید و ماتادید نییە، بەس وەزعەوە دڵیان نییە، ئاسایش نییە ناو بازارە. جاران ئاسایش باش بۆمان، یعنی ئاسایش وەزع ئەمنی سەدەکەی زۆر باش. ئەوە بێژی وعام وڵای وڵا براتعدان لە کەس دەکەنەوە نا کابرا و دیقەدر لە کەس دەکەن وڵای هەوەک جاران شوێن تەبیعی ئاوایە، بەزەوە چییە ئاسایشەکەی لە شوێنی خۆی نەماوەک جاران حالی بچێژم بەڵات تەبیعی منها من نام شارە تایسۆت لەو ڕۆژە ئاتەس ئەم خانەقینە ئەم هەشت و مەشتە من ئامەشەکەم تایزۆت تفێکیان تێم نەکردەوە. جگە لەو خۆپیشاندانەی کە ڕۆژی 7 ئۆکتۆبەر دژی 8 ئەنجام درا و گەنجێکی کورد گیانی لەدەستدا کە لە ئێستادا وێنەی گەنجەکە لە شەقامی گشتی خانەقین هەڵواسراوە و لێی نووسراوە شەهیدی ئاڵا، بەڵام پێچەوانەی کەرکووک و خوڕماتوو کە تا ئێستاش گرژی بەردەوامە لە خانەقین گرژی لە نێوان کورد و هێزە عێراقیەکاندا ڕووی نەداوە. بەو پێی دانیشتوانی قەزاکە زۆربەی کوردن و ئەو هێزەی حەشدیش چوونەتە ناو خانەقین کورد بوون و لێک تێگەیشتنیان لەگەڵ کووردا هەبووە. ئێستا مەلەفی ئەمنی ئەم شارە بەدەستی پۆلیسی ناوخۆ محەلی خانەقینە و ئەم پۆلیسی ناوخۆی خانەقین کە عەقید هیشام محەممەد بەڕێوبەرێتی هەر پێشتر هەبووە 4-5 ساڵە هەر خۆی بەڕێوبەری پۆلیس بۆ ئێستا مەلەفی ئەمنی کەوتۆتە دەستی هەر هەبووە، یعنی شتەکە شتێکی گۆڕانکاریەکی ئەوتۆ نەبووە، جیاواز بووە لە ناوچەکانی دیکە و خۆشبەختانە هیچ گرژی هیچ ئالۆزیەک نییە و هیچ هێزێکی میلیشاییش لە ناو شارەکەدا نابینرێت و ناشی بینن. خانەقین هەرچەندە ئێستا عێراق حکومڕانی دەکات، بەڵام بەو پێی 14 ساڵە لەژێر کۆنتڕۆڵی کوردایە، بۆیە زۆربەی فەرمانبەرەکانی موچەخۆری هەرێمن و بێموچەیی هەرێم کاریگەری لەسەر بازاڕی قەزاکەش هەیە. لەبەرەوە این نییە کاکە موچە نییە ئەوەی ها لەسەر کوردستان زۆرترە ئەوە لەسەرەوەی سەرۆ بڵێن دیالە پارەکەکەمە و اینیشە وەکو بازار چۆن ڕێی کزە کز ینی ئەو وینە نییە. هیچ هێزێکی حەشدی شعبی لە ناو قەزای خانەقیندا نابینرێت، بەڵام ناوبەناو ئۆتۆمبیلەکانیان دەبینرێت کە بۆ ئیشوکار هاتوچۆی ناو قەزاکە دەکەن و ئەبوو منتەزری فەرماندەی حەشدیش لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند کە هێزەکانیان لە خانەقین کێشاوەتەوە بۆ دەوروبەری قەزاکە و هیچ هێزێکیان لە ناو شاردا نەماوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.